پرۆژە یاسای بودجەی ساڵی 2020 ڕەوانەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کرا و ئەندامانی لیژنەی دارایی دەڵێن پرۆژە یاساکە کەم و کورتی زۆری تێدایە. پەرلەمانتاران دەڵێن ئەم پرۆژە یاسایە بۆ ئەوەیە تا عێراق قەرز بکا خۆی لە کورتهێنان ڕزگار بکات. ئەم یاسایە بۆ یاسای موازنە نییە، بۆ غیتای قەرزە. دەیانێت حکومەت دەیەوێت قەرز بکە. یاسای ئیدارەی مالی ژمارە 6 ساڵی 2019 ڕێگەی نادا قەرز بکات، دەیەوێت بەم یاسایە قەرزکردن کا بە یاسایی، ئەگەرنا هیچ کەڵکێکی تری نیە موازنێ. یعنی بودجە 2020 دهی پیشنی بروگەهشتە مەجلیس نواب هێشێ لای سەرۆکاتیە مەجلیس نواب نەهاتیە بۆ لیژنا دارایی. هەندێک گۆڕانکاری تێدا کرینە، نەوەکی ئەوە کە تەسریبات وەسایلی ئیعلام بووی. نەفەقات عامە کەم کردیە 2 تریلیۆن لە 148 بووە 146 و کورتینانش کەمتر بووە لە 81 بووە تقریباً 76 تریلیۆن دینار. سەبارەت بە بودجە و پشکی هەرێمی کوردستان شیروان میرزا دەڵێ بەڵێن دراوە بۆ ساڵی نوێ پرۆژە یاسای بودجە جیاواز بێت. ڕای دەگەیەنێ باشترین چارەسەریش بۆ هەرێم پشت بەستنە بە داهاتی ناوخۆی خۆی. من پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان ئەگەر بە پێداچونەوە بە دوو شت دابکات دەتوانێت خۆی موچەداوی بکات. یەکەکیان بە داهات، چ لە بواری نەوت، چ لە خاڵە سنووریەکان، چ لە باجی سەر کۆمپانیا گەورەکان، چ لە داهاتی ناوخۆ، هەموو ئەوانە بە شێوەیەکی شەفاف و باش و کارە کۆ بکرێتەوە و بخرێتە ناو خەزانەی دەوڵەت و خەزانەی وەزارەتی دارایی، پارەیەکی باش دێتە دەستی حکوومەت و لە مقابلیشدا مەسلەی خەرجەکان دەبێ پێداچوونەوەی پێدا بکە. خەرجی ناپێویست لا بە تێبینی گەورە لەسەر داهاتی خاڵە سنووریەکان هەیە. ینی بنمونە ئێستا من قسەیەک دەکەم کە پێم وایە حکومەتی هەرێمی کوردستان جوابی من نادەبێت جوابی هاوڵاتیان بداتەوە. تەقریرێکی نافەرمی هەیە کە باس لە داهاتی برایم خەلیل دەکات ساڵانە. بنمونە بەس برایم خەلیل، ئێمە بجگە لە برایم خەلیل حاجی ئۆمەرانیشمان هەیە، باشماخمان هەیە، پەروێزخانمان هەیە و چەند منفەزێکی تری ناڕەسمیشمان هەیە کە هەموو ئەوانە لەبەردەستی حکومەتی هەرێمی کوردستانن. داهاتی برایم خەلیل ئەم تەقریرە ناڕەسمیە کە من تەمەنا دەکەم حکومەتی هەرێمی کوردستان بە ڕەسمی جوابی ئەمە بداتەوە. داهاتی ساڵانەی بریتیە لە 7 ملیارد دلار کەوەی لە نای حکومەتی هەرێم تا ئێستا بڵاو کراوەتەوە پێ بە خەڵک ڕاگەندراوە کە کەمتر لە 2 ملیارد دلارە. وەزیری دارایی تا ئێستا نازانین تەبیعەتی موازنەی 2021 چۆن دەبێت، ئەوەندە دەزانین کە حکومەت خەریکی ئامادەکاردنە، بەڵام وەزیری دارایی بەڵێنی ئەوەی داوە کە موازنەی 2021 جیاواز بێت لە ساڵانی پێشتر. تر چاوەڕێی حکومەت دەکەین بزانین چ دەکەن. گەرچی پرۆژە یاسایی بودجەی ساڵی 2020 ئاراستەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کراوە، بەڵام تاکو ئێستا خوێندنەوەی بۆ نەکراوە. بامۆشێخانی گەلی کوردستان، بەغداد.